دەمەوێ بابەتێکی زۆر گرینگ باس بکەم کە پێویستە هەموومان بزانین کە قەرارە لە بواری تەکنۆلۆژیا و هەروەها جیهان شتی زۆر گرینگ ڕوو بدات بۆ ئەوەی ژیانی هەموومان یاخود بەعزێک لە ئێمە بەم شێوەیە کە تێداژین کە ژیانێکی فیزیکیە بگۆڕێ بە ژیانی دیجیتالی. هەروەکو ئازانین بەڕێزانم کە ڤایرۆسی کۆڕۆنا گۆڕانکاریەکی زۆر گەورە لە جیهانە بەدیهێنا بەخواستی خۆمان نەبوو، واتە ئەو شتەی کە پێشبینی نەکرابوو بەسەر هەموو جیهاندا هات کە ئەویش ڤایرۆسی کۆڕۆنا بوو. بەڵام پێویستە شتێکی گرنگ کەم ڕوو بۆ ئێوە باس بکەم کە ئەویش مێتاڤێرسە بۆ ئەوەی زیاتر ورد ببینەوە لە بابەتی مێتاڤێرس و کە قەرارە لە جیهان چی ڕوودات لە ژیانی فیزیکی ئێمە و هەروەها لە بواری تەکنۆلۆژیا. بینەری ئەم ڤیدیۆی بن تا کۆتایی بۆ ئەوەی ورد ببینەوە لە بابەتی مێتاڤێرس. بەناوی خۆ سڵاو هاوڕێیان، هیوام لەر شوێنێ بن، ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشاڵڵا. ڕێزان دیسانەوە منی هاتمەعین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێجی فیسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنەلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ ئەو بەڕێزانێکە یەکەم جارە و چەنەلەیە بینن، لێرە چەنەلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتمەعین 72 ڤیدیۆ لە ڕێگە و چەنەلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لەدەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە. چەنەلەکە سابسکرایب بکەن، زەنگولەیەتان شش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک کەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار کاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن. ئەمڕۆ بابەتێکی زۆر گرینگە کە پێویستە بزانن، ئێوەش بزانن کە قەرارە لە جیهان چی ڕوودات و هەروەها لە بواری تەکنۆلۆژیا کە ڕاستەوخۆ کاریگەرە لەسەر ژیانی فیزیکی ئێمە کە ئەویش مێتاڤێرسە. مێتاڤێرس یەکەم جار هاوڕێیان با پێناسەیەک بوو مێتاڤێرس بکەم کە مێتاڤێرس چییە. ئەگەر بە سادەیی باسی ئەم بابەتەی بکەین کە ئەم بابەتە بەڕاستی ئەگەر چەندین ڤیدیۆ من لەسەر ئەو بابەتەی دروست بکەم هەر کەمە بەڕێزانم، بەڵام من ئەمڕۆ ئەموێ بە شێوەیەکی سادە و پێناسەکراو باسی مێتاڤێرسی بکەم بۆ ئەوەی لە ئێوەش ئالوز نەبێ و ئێوەش بە باشی لەم بابەتەی تێبگەن. هاوڕێیان، مێتاڤێرس واتە بەستنەوەی ژیانی فیزیکی ئێمە بە ژیانی دیجیتال. قەرار وایە لە چەند ساڵی داهاتوودا زۆربەی مێتاڤێرس کارێکی زۆر گرینگ بکات، واتە شۆڕشێکی زۆر گرینگ لە بواری تەکنۆلۆژیا بۆ ئەوەی ژیانی ئێستای ئێمە کە فیزیکی تێداژین زۆربەی خەڵکانێک ڕابکێشرێت بوو ژیانی دیجیتالی یاخود هەمان مێتاڤێرس. بە کوی گشتی هاوڕێیان، پێناسەی مێتاڤێرس واتە بەستنەوەی ژیانی فیزیکی بە ژیانی دیجیتالی. هەروەکو ئاگادارن کە دراوە ئەلکترۆنیەکان یاخود هەموون کریپتۆکارنسی کە لە ساڵی 2009 تاکو ئێستا بەڕاستی شۆڕشێکی بەرپا کرد لە اقتصادی جیهانە و بۆ ئەوەی کارەسانی بکرێت لە بواری کڕین و فروشتنی خان و زەوی سیارە یاخود هەر شتێک لەم بوارەدا دراوی ئەلکترۆنی تەکنۆلۆژیایەکی زۆر گەورەی بەرپا کرد لە جیهانە و زۆر کەس سوودمان بوو لە دراوی ئەلکترۆنی. بەڵام مێتاڤێرس ئەتوانم برێم هاوڕان کە هەنگاوەک زیاتر لە دراوی ئەلکترۆنی دێتە پێش ژیانی ئێمە بەڕاستی و زۆر کەس کە خۆلیای ئەم تەکنۆلۆژیان ژیانیان ببێت بە دیجیتالی. واتە چون بەڕێزانم، مێتاڤێرس هەروەکو ئەزانن کە لە ماوەی ڕابردووە شەریکەی فیسبوک کە گەورەترین شەریکەیە لە جیهانە، ئەتوانم برێم گەورەترین شەریکەیە، ناوی خۆی لە فیسبوکەوە گۆڕی بوو مێتا کە کورتکراوەی مێتاڤێرسە. هەروەکو ئازانین کە ئینتەرنێتی ئێستا بە کوتنویسی ئەو ئینتەرنێتە دانراوە، واتە دامەزراوە، واتە بەرنامە نوویسیان بوو کردووە پێیارن کوتنویسی. بەڵام مێتاڤێرس دێت ئەم شتەی کە ئێستا لە جیهانی تەکنۆلۆژیا هەیە بە تایبەتی لە جیهانی ئینتەرنێت ئەو شتەی ناهێڵێ، واتە هەنگاوەکە چیتە پێشەوە بۆ ئەوەی نمونایەکی بەسی بۆیەوە بینمەوە. ئێوە کاتێک کە شتێک سێرچەکەن لە ئینتەرنێت لە گوگل کڕۆم یاخود لە فایرفاکس شتەکەی ئەنووسن یاخود لە یوتیوب هەر شتێکی تر، کاتێک کە ناوی ئەو شتەی ئەنووسن یەکسەرە لە سێرچی یوتیوب یاخود گوگل کڕۆم شتەکەتان ئەدەتێ و بابەتەکەتان پیشانەدە. بەڵام مێتاڤێرس هەنگاوێکی زۆر گەورەیەنێ بۆ ئەوەی لە سێرچەکان تەنها بە قسەکردن تۆ بتوانی ئەو شتەی کە بتوێ لە ئینتەرنێتە سێرچی پێوە بەدەست بێنی، واتە کوتنویسی نامێنێ، نوویسی نامێنێ لە ئینتەرنێتە،
کیبورد دەوری نامێنێ تەنها تواتوانی بەخسەکردن هەر شتێک کە لە ئینتەرنێتا بتوێ یەکسەرە زانیاریەکان بێتە دەستی تۆ و ئەو شتەی کە خۆت ئەتوێ واتە مێتاڤێرس کە شەریکەی فیسبوک هەنگاوێکی زۆر گەورەیە لە بواری مێتاڤێرسە کار لەسەر کۆدنوویسی ناکە کار لەسەر مەکینەیەکی گەورەیەکە واتە زۆر گەورە هاوڕێیان کە ئینتەرنێتی داهاتوو ئەبیتە مێتاڤێرس واتە هەموو شتێک بە نووسین نە تەنها بە قسەکردن تو ئەتوانێ ئەو شتەی کە بابەتێک ئەتوێ لە ئینتەرنێتە بتوانێ ئەو بابەتەی بە قسەکردن بەدەست بهێنی و هەروەها گەورەترین کە گوتم شەریکەی فیسبوکە مۆتۆڕێکی زۆر گەورەی دروست کردووە مۆتۆڕ واتە جیهازێکی زۆر گەورە بووە ئەوەی هەنگاوێکی گەورەی بنێ لە بواری ئینتەرنێتی نوێ کە قەرارە لە جیهان ڕووبدا و هەموو شتێک بە ئاسانی لە ئینتەرنێتە کە پێویستیت پێ هەیە تەنها بە قسەکردنێک یاخود بە تەماشاکردنێک تو ئەو شتەی بەدەست بهێنی بەڵێ هاوڕان لە بواری مێتاڤێرسیشە هەروەکو ئەزانن کە بوو زانیاری ئێوە کە چەندین گەمە هاتووە بە شێوەی NFT تو ئەتوانی بچیت ناو ئەو گەمانە بەشداری بکەیوە لە بواری مێتاڤێرسە تۆ بتوانی سەرمایەی بەدەست بهێنی و سەرمایەکی کەم دابنێ بۆ ئەوەی سەرمایەکەت زیاد بێ کە بەڕاستی مێتاڤێرس هەروەکو گوتم ئەگەر من چەندین ڤیدیو لەسەر مێتاڤێرسی دروست بکەم دیسانەوە هەر کەمە چونکە بابەتێکی زۆر ئالۆز و زۆر گەورەیە بەڕێزانم کە قەرارە لە 2-3 ساڵی ئایندەدا بەڕاستی شۆڕشێکی گەورە لە بواری تەکنەلۆژیا بێتە دی هەروەکو گوتم بەڕێزانم ئەو گرنگترین لەو گەمانەی کە لە بواری مێتاڤێرسا کارەکەن ساندباکسە کە یەکێکە لە گەورەترین گەیمەکان واتە لەوێ تۆ ئەتوانی بچی NFT بکڕیت و هەروە بوو زانێرە ئێوەش بەڕێزانم کە لە خودی ساندباکس کە کڕین و فروشتنی ئەرزە گەورەترین گەیمە کە تو ئەتوانی لەوێ بچی عەرزی بکڕی واتە لە هەر وڵاتێک کە عەرزی بکڕی بە شێوەی NFT واتە ئەو شتەی کە تو لە ژیانە ناتوانی بیگەیتێ بەڕێزانم مێتاڤێرس تۆ لە دنیای دیجیتال ئەتوانی بگەیت بەو شتەی بۆ نمونە ئێستا تۆ حەزەکەیت بچیت بۆ وڵاتی ئەمریکا و بچیت بۆ هەندە شوێن کۆنسێرتێک یاخود حەفلەیەک بچیت باشاری بکەیت کە تۆ لە ژیانی فیزیکیە ناتوانی بچیت ئەو شوێنە بەڵام مێتاڤێرس لە بواری تەکنەلۆژیا ئەو شتات بوو جێبەجێیەکە کە تو ئەتوانی لەناو ئەو گەمانە کە هەیە ئێستا کە چەند مانگێکە هاتینە ناو کریپتۆ یاخود NFT یاخود تەکنەلۆژیا تو ئەتوانی لە هەمان کادا بچیت بۆ ئەمریکا یاخود سواری فڕوکە ببیت یاخود سواری بەلەمێک ببیت کە مێتاڤێرس ئەو شتانەی هەموو لە ژیانی فیزیکی کە تو ناتوانی ئەنجام بدەیت لە ژیانی دیجیتال ئەو شتانە بۆ تۆ فەراهەم مەکەم بەڕاستی هەروەکو گوتم ساندباکس کە یەکێکە لەو گەمانەی کە لە بواری مێتاڤێرسە کە تو ئەتوانی بچی لەوێ عەرز بکڕیت واتە عەرزەکە بە شێوەی NFT ئەبیتە عەرزی تۆ و بەڕاستی بچی لە ناو عەرزەکەی واتە ئەو عەرزەی کە کڕیوتت لە هەر وڵاتێک بچی لەوێ ڕێستۆرانتی لێ بدەی یاخود هەر شتێک کە بتوێ لە ناو عەرزەی بتوانی ئەنجامی بدەی و دابمەزرێنی بۆ ئەوەی تۆ لە ژیانێکی دیجیتالی لە هەمان کاتدا لە ژیانێکی لە هەمان کاتدا کە شتەکان لە دنیای فیزیکی بۆ تۆ ناگونجێ واتە ناتوانم گەیت بەو شوێنانە تو ئەتوانی لە ژیانی دیجیتالی و تەکنەلۆژیا بگەیت بەو شوێنانە کە ئەتوێ بەڕاستی مێتاڤێرس هاوڕێیان هەروەکو گوتم مۆزوعێکی زۆر ئالوز و گەورەیە کە بە ڤیدیویەک ناکرێت من بۆیەوە باس بکەم بەڕاستی مێتاڤێرس هەنگاوێکە کە ژیانی زۆر کەس ئەگۆڕێ لە ژیانی فیزیکیەوە بە ژیانی دیجیتال بوو زانیاری ئێوەش بەڕێزانەمە و ئارزانەی کە بە تایبەتی لەناو ساندباکس کە یەکێکە لە گەورەترین گەمەکان لەو پرۆژەی مێتاڤێرس زۆر پرۆژەی تر هەیە بەڵام من ساندباکسی بەڵام گرنگترینیان ساندباکسە کە باینەنس و هەروەها ئاتاری شەریکەی ئاتاری و کوین مارکێت کەپ و کەسە بەناوبانگەکانی جیهان هاتوونە ناو ئەو گەمەیە عەرزیان کڕیوە واتە سەرمایەیان دانەوە بزانە شتێک بی کە کوین مارکێت کەپ و باینەنس و هەروەها شەریکەی ئاتاری کە گەورەترین شەریکەی جیهانە لە بواری گەیم بێت و لەناو خودی ساندباکس سەرمایەی دابنێ
و عەرزی بکڕی لەوێ جا خۆتان فکر لێ بکەنەوە کام پرۆژەیە چه پرۆژەیەکی گەورە دەبێت واتە NFT بکڕیت کە هەروەکو گوتم عەرزەیە هەتا 20 میلیارد دولاری چووە 20 میلیۆن دلار ببورن 20 میلیۆن دلار یەک عەرز بەڵام ئەرزانترین زەوی کە ئێستا تو ئەتوانی لە ناو ساندباکسی بکڕی نزیکەی 1000 دلاریە کە دەوەڕقە ئەەکەن هاوڕێم ئەم ئەرزانە ئەبیتە مولکی خود واتە مولکی خود بە شێوەی دیجیتال نەک بە شێوەی فیزیکی بەڵام لە هەمان کەدا تاتوانی لە ناو ئەو زەویەی کە کڕیوتت لە ساندباکسی بتوانی زۆر کاری تر ئەنجام بدەین بۆ نمونە بچی گەیمی بکەی بچی فڕۆکەیدا بمەزرێنی مەتاڕیدا بمەزرێنی هەموو شتێک جا چەند تو ئەو عەرزەی پەرەی پێ بدەی وە لە ناو خودی ساندباکس تۆ شتەکان NFTەکان زیاتر بکەی لەسەر ئەو عەرزەی NFT واتە هاوڕێیان ئەو شتەی کە تایبەت بە خۆتە NFT واتە ئەو شتەی تایبەت بە خۆتە ئێستا ئەو عەرزەی کە کڕیوتت بە خۆی NFTەکە واتە تو ئەتوانی معاملەی بەو عەرزەی بکەی زۆر کەسەیە دێنە ناو ئەو بازاڕی مێتاڤێرس هەمان ساندباکس کە عەرزەکەت لێکڕن بە چەندین میلیۆنها دلار ئەگەر بەڕاستی تۆ چالاک بی لەناو ئەو گەمەیە ساندباکس و هەروەها چەند NFT تر زیاد بکەی من ناچمانەوە بابەتە ئاڵوزەکەی بەڕێزانم ئێوە بە خۆتان ئەتوان بچن ساندباکس و چەندین بواری تری گەیمی هەیە لە بواری مێتاڤێرس کە ئەتوانن سەرچی بکەن لەناو ئینتەرنێتە بۆ ئەوەی زانیاریەکان زیاتر بەدەستیەوە بگات ژیان بەرەو گۆڕانی کاریەکی زۆر گەورەیە لە بواری تەکنەلۆژیا و ئینتەرنێت و مێتاڤێرس کە بەڕاستی کۆڕۆنا هەروەکو لە بیداتی ڤیدیۆکەشم گوت کە کۆڕۆنا بابەتی ئەو هەموو شتە بوو کە بەڕاستی پێویستە زۆر کەس ئێستا داهاتی ڕۆژانەی و هەروەها ساڵانەی لە ڕێی بازاڕی ئۆنلاینە و هەروەها لە ڕێی دراوە دیجیتالیەکانە و لە ڕێی گەیم کە پێویست بۆ شەریکەی فیسبوک گەورەترین هەنگاو بنێت کە هەنگاوەکەشی ناوە بۆ ئەوەی تەکنەلۆژیای ئینتەرنێت و هەروەها تەکنەلۆژیای گەیم و NFT بەرەو گۆڕانکاریەکی زۆر گەورە بڕوە و هەموو کەس لە ماڵی خۆی بتوانێت لە ڕێی ئەو گەمانەوە داهاتێکی زۆر باش بەدەستی بگات پێم خۆشە بزانم ئایا ئێوەش بەو ژیانە ڕازین بەڕێزانم کە لە داهاتوودا قەولە شۆڕشێکی زۆر گەورە لە بواری تەکنەلۆژیا و ئینتەرنێت بێتە دی کە بەڕاستی ژیانی زۆر کەس ئەبیت بە ژیانی دیجیتالی ئایا لە کامنتا پێم خۆشە بنووسن کە چەند کەستان ئەو ژیانەتان پێخۆشە کە کڕین و فرۆشتنی عەرزێک لە ناو خودی ئینتەرنێتە ئەنجام بدرێ واتە عەرزەکە بە شێوەی دیجیتاڵی خۆتە واتە شتەکە واقعی نییە بەڵام بە شێوەی دیجیتالە بەڵام لە هەمان کەدام عەرزەی کە عەرزی دیجیتالە کە ئەم زەویەی کە زەویەی دیجیتالە بەڕاستی بە چەندین میلیارد دلار یاخود میلیۆن دلار بفرۆشرێ بەڕاستی ئەو شتە تا ئێستا فکرتان لێ کردیتەوە و لەم بوارەدا هاوڕێیان فیسبوک شەریکەی فیسبوک هەندێ عینەک واتە چاویلکەی دروست کردووە بۆ ئەوەی لە کاتی ئەنجامدانی هەر شتێک لە دیجیتال یاخود لە ئینتەرنێتە ئەو چاویلکەیە بەکاربێنی و کاتێک کە ئەچی بوونمونە لە ناو خودی ئینتەرنێتەکە بچی و بوونمونە سواری فڕۆکە ببیت ئەو چاویلکەیە لە چاوت بێ و تۆ هەمان هەستی فیزیکیت هەبی هەمان هەستی فیزیکیت هەبی کاتێکە سواری ئەو فڕۆکەیە دەبێت یاخود هەر شتێکی تر کاتێکە سوار دەبێت لە ڕێی ئەو چاویلکەیەوە تۆ بەڕاستی وا هەست بکەی کە لەناو ئەو تەیارەیە لەناو ئەو تەیارەیت و لە ئاسمانە تۆ ئەچی بوو وڵاتی ئەمریکا یاخود ئەلمانیا یاخود هەر وڵاتێکی تر بەڕاستی مێتاڤێرس شتێکی زۆر گەورەی ئەنجامەدە بەڕێزانم لە ماوەی 2-3 ساڵی کە لە پێشمانە ئەو قسەی لەبیر نەکەن کە گۆڕانکاریەکی زۆر گەورە لە بواری تەکنەلۆژیای ئینتەرنێت لە جیهانە ڕوادەوە ئێمەش پێویستە خۆمان ڕابێنین لەو شتانەی چ کڕینی ئەرز بێ چ کڕینی NFT بێ لە ناو ساندباکسا خۆ چەند پلەتفۆرمی تر هەیە کە ئێوە بە ئاسانی بتوانن بە سێرچێک بتوانن بچن سێرچی بکەنەوە ئەگەر باشداری بکەن لەو زەوی کڕینی زەوی و فڕۆکە و هەموو شتێک بە شێوەی NFT کە ببیتە مولکیەوە ئەتوانن سێرچی بکەن و زانیاری زیاتر لە ڕێی ئینتەرنێتەوە بەدەست بهێنن بەڵام من بە کوی گشتی هاتم باسی مێتاڤێرسی بکەم نەویست شتەکە زۆر ئالوز بکەم بەڵام بۆ ئێوە ڕوون بکەمەوە کە ئەو شتە لە پێشە لە داهاتووەکی زۆر نزیکدا ئەو شتەمان دێتە پێش
و هەروەکو گوتم چەندین گەمە هەیە کە لە بواری مێتاڤێرسا کارەکەن ئێستا ئەگەر ئێوە زوو لەو گەمانە بەشداری بکەن و سەرمایەیەکی دابنێن ئێوە لە داهاتووەکی زۆر نزیکدا ئەتوانن لە ڕێی ئەم گەمانەوەش ببن بە ملیۆنێر. بەڕاستی هاوڕێیان ئەگەر پێتان خۆش بێ لە کامنتە بووم بنووسن کە لە داهاتوودا من پرۆژەیەکی مێتاڤێرس بەیوە بناسێنم کە ئێوە بە ئاسانی بچن لەوێ زەوی بکڕن و زەویەکانتان هەموو کارێک لە ناو زەوی ئەنجام بدەن و بۆ ئەوەی NFT کە بە شێوەی NFT تان دەدەێت ئەو زەویەی واتە زەویەکە ڕاستیە بەڵام بە شێوەی دیجیتال بە شێوەی ئەلکترۆنیە واتە لە ژیانی فیزیکی نییە و زەویە بەڵام تەنها لە ژیانی دیجیتالی هەیە خۆت ئەنتەرنێتی کە تواتوانی دواتر ئەگەر چالاک بی وە زیاتر لە گەمەکەی بەردەوام بی بوومەوەی چەند ساڵێک تواتوانی ئەو زەویەی بە ملیۆنها دۆلار بفروشی. ئەوە بەڕاستی شتێکی واقعیە کە لەم نزیکانەدا قەرارە مێتاڤێرس ئەو کارەی ئەنجام بدات کە ئەنجامی داوە هاوڕێم هەروەکو ساندباکسم گوت کە گەورەترین شەریکە جیهانیەکان هاتوونە لە ناو ساندباکس سەرمایه‌یاندانەوە و چەندین زەویان کڕیوە. بەڵێ هاوڕێم بەڕاستی پێویست بوو ئەم ڤیدیۆی بۆەوە دروست بکەم بۆ ئەوەی ئێوەش ئاگاتان لەوە هەبێ کە قەرارە لەو نزیکانە لە جیهان چی ڕووبدا واتە ئینتەرنێت شتێک بێت کە لە ئەنتەرنێت زۆر سەروترە ئەتوانین برێن هەنگاوێک بەرسرە لە ئەنتەرنێت بۆ ئەوەی ئێوەش ئاگادار بن کە لە ئایندەدا چه گۆرانکاریەک لە جیهانە ڕووەدا و حەقی هەموومانە کە بزانین چکە وەکو ئینسان لەسەر ئەو زەویەی کە ئێمە ژیان بەسەرە بین هەموومان پێویستە بزانین کە داهاتوو بۆ ئێمە چ شتێکی ڕقم داوە. سپاس هێوەکەم کە تاکو ئێستا بینەریان ڤیدیۆیی بوون ببڕن کە ڤیدیۆکەم درێژ کردەوە بەڵام پێویست بوو کە بە کورتی باسی مێتاڤێرسی بکەم کە لە جیهاندا قەرارە چ شتێک ڕووبدا و ئێوەش ئاگادار بن. هەر ڕەخنە کامنت پرسیارێک هەبوو لەژێر ڤیدیۆیە لە چەنێلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ.